سڵاو لە هەموو کورد ڕاستەوخۆ ئەو کەسە بەناوبانگانی کە پێشتر سەوزەخۆر بوون یا ڕووەکی یا گیاخۆر بوون. چاولێکم خۆشەویستان بە دەست بکەین بە ناوەکانیشان. ئالبرت ئینیشتین کە کەسێکی ئەڵمانی بووە زۆربەتانی ناسن. جۆرج بێرنارد شاو ئەوە کەسێک نووسەرێکی ئایرلەندیە. گاندی کەسێکی هێندی بووە کە هێندەکانی ڕزگار کردو کاتی خۆی. لێو تۆسلۆی ئەویش نووسەرێکی ڕووسیە. واڵتایر ئەوە کەسێکی فەڕەنسیە نووسەر وە فیلسوفە. پلاتۆ کە هەمان ئەبێتە ئیفلاتون فیلسوفێکی یۆنانیە. نیکۆلا تێسلای کەسێکی بەناوبانگە موهاندیس بووە لە کارەبادا وە زۆر شتێکی دروست کردووە کە بە ئەسڵ خەڵکی کوڕواتیە بەڵام لە ئەمریکا ئیشەکانی کردووە. و لێئۆناردۆ داوینچیش کەسێکی ئیتالیە کە بەڕاستی زۆر شتی دروست کردووە و خەریتەی باخیرە و زۆر شتی کە بەڕاستی خەڵکیکی زۆر زۆری کەشێ خۆشتان نەتوانم بڕۆن بیخێنەوە بەڵام منم هەش کەسە بەناوبانگەم هەڵبژاردووە بەڕاستی چاولەکەن ئەوەتە ئەوانە بەڕاستی لە هەر کامێکیان لە نەتەوەی خۆیان ڕزگار کردووە بێجگە لە نەتەوەی خۆیان دنیاشیان ڕزگار کردووە. جایدی ملەتی کورد هوشیار بنەوە. من سەرەتاش 5 ساڵ پێش لە ساڵی 2020 کە پێم گوتن کاکە بنە سەوزەخۆر خەڵک گاڵتەیە کرد گۆشت مەخۆن بە قوربان. ئینسان ژنێتیکی ئینسانی گۆشت نییە. گۆشت ئیسترێسی هەیە. کاتێک کە تۆ گۆشتا خۆی ئەو حیوانە ئیسترێسی و ئیسترێسادا بە تۆ و ئەلان بۆیە زۆربەی خەڵکیش نەخۆش نییە و گۆشتەیە هەموو شتێک تاقی بوونەوەی کاکە سێ مانگ گۆشت مەخۆ بزانە ئێنێرژیت زۆرترە جوڵانت زۆرترە هەست بە دڵخۆشیەکەی مێشکت باشتر ئیشەکە و قابلە کووردا لەمانە زیرەکتر بێ. بە قسەی مامە بکەن کە من سپاس بەخوای گەورە لە مناڵی و ئەوانە مەناسی هەر هەمویان کە گەورەترین خزمەتم بە کورد کردووە لەگەڵ یەکێکا لەمانە هیچ فەرقێکم نییە من بۆ کورد. جادی بە قسەی مام بکەن کە من شتێکتان پێڵم بۆ قازانجی خۆتانە. هیوادارم ئەم ویدیۆیە شێرکەن بە هەمووی کورد بیبینێ چاڵنجێ دروست بکەین کە بەڕاستی خواردنی گۆشت ڕاگرن. هەموو گۆشتێک گۆشتی حیوان گۆشتی ماسی گۆشتی مریشک وەتا بەچای خۆتانی بین ئەتوانە هەمووتان بڕۆن دانە بەدانە لەسەر ژیاننامەی ئەم کەسە گەورانە بخێنەوە کە بزانە چیان کردووە. هیوادارم ڕۆژێکیش بێ کورد ئەوە چەند کەسێکی زیرەکی تێڵکەوێت. هیوادارم هەمووتان لە ناوی مەسیح لە خێر و بەڕەکەتدا بن. ئەمین.